من لێرە ڕێنماییەک ئێم بە هەر کەسێکە لە بوارێکە باش نییە. بۆ نمونە تۆ لە بیرکاری باش نیت، یان تۆ لە زمانی عەرەبی باش نیت، یاخود لە زمانی ئینگلیزی باش نیت. وەرە چی بکە؟ بڕیار بە متابعەی ئەو شتانە بکە کە ئاسان و ئەیانزانیت، تەمرینیان پێ بکە لەسەرەوەی بە خێرایی هەڵیانیتەوە لاپەڕەکان، یاخود ئەوەی دەنگەکان سەریع بکەیت و گوێ بگریت. ئەمە ئەو شتێکی کە ئیزانی. وە لە هەمان کاتە وەرە دەیان کتێب بێنە لاپەڕەکانی هەڵەرە و تەماشای بکە. ئەتێ عەرەبی باش ببی، ماوەیەک جارجارە خۆت کە بە ژوورێکە کتێبێکی عەرەبی بگرە بەدەستەوە، تەنها لاپەڕەکانی هەڵەرەوە. ئەگەر حەزت کرد شتێ بخوێنیتەوە بیخوێنەرەوە، ئەگەر حەزت کرد سەرنجی شتێبی سەرنجی شتێبە، وە تۆ بەمە لە ماوەی چەند مانگێکە پەیامێکی زۆر ئەنێری بۆ مێشت. مێشکی تۆ دوجار کاتێکیش کە ئەخەوی دائنیشێ پرۆسێسی ئەم زانیاریانەکە، وە کاتێک ئەزانی ڕۆژێکیە ئەو شتە بەلاتەوە ئاسانەوێت. با من نمونەیەک بڵم، تۆ لە گرامەری ئینگلیزی خراپیت، وەرە چەند کتێبێکی گرامەری ئینگلیزی لە دەوری خۆت کۆکەرەوە، هەموو ڕۆژێ ئەگەر بە تەماشاکردنێکی خێراش بوو لاپەڕەش هەڵاوەتەوە، تۆ تەنها تەماشا بکە یاخود تەنها گوێ بگرە بە سەریعی، وە تۆ ئەگەرچی ڕۆژانە نیو سەعاتێک بەمەوە خەریکە بی، یا 10 دقە بەمەوە خەریکە بی، دڵنیا بە دوای 7-8 مانگ مێشکی تۆ بەڕووی ئەو زانستا ئەکرێتەوە کاتێک دەزانی شتەکە زۆر زۆر ئاسانە. ئەوە نەبوو کە لە سەرەتاوە بەلاتەوە قرس بوو تێنە ئەگەشتی مێشکت پرۆسێسی ناکرد.